لە ئامادەی کلێڤەرەوە سڵاوتان لێبێ لە دوای سەرکەوتنە یەک بە دوای یەکەکانی ساڵانی ڕابردوو بۆ ئەم ساڵیش ئامادەی کلێڤەر سەرکەوتنی گەورەی بەدەستێنا. لە ساڵی 2021-2022 لە ئامادەی یەکەمان پۆلێک لە قوتابیانمان نمرەی زۆر بەرزیان بەدەستێنا کە بریتین لە قوتابیانە. بۆ ساڵی 2022-2023 بە هەمان شێوە ئامادەی یەکەمان کۆمەڵی قوتابی نمرەی بەرزیان بەدەستێنا و لە کۆلێژە هەرە بەرزەکان وەرگیران. خۆشبەختانە بۆ ئەم ساڵیش سەرکەوتنە گەورەکەی ئامادەی کلێڤەرمان بینی کە توانی پلەی هەفتەم و پلەی نۆیەم لە ڕیزبەندی یەکەمەکانی هەرێمی کوردستان بەدەست بێنێت و هەروە کۆمەڵی قوتابی تر توانیان نمرەی زۆر بەرز بەدەست بهێنن. لە ئامادەی یەکەمان باشترین ستاف و مامۆستانی شاری هەولێر ئامادەکراوە بۆ قوتابیانی خۆشەویست بە نوێترین و باشترین هۆیەکانی خوێندن. لە ئێستادا ناونووسین کراوەیە بۆ قۆناغەکانی ئامادەی سەردانمان بکەن یاخود پەیوەندی بکەن بەم ژمارانە.